لە کێبڕکێی سەرۆکایەتی ئەمریکادا هەوڵەکان بۆ بەدەستهێنانی دەنگدەران لە لووتکەدایە. ئابووری خۆمان ڕزگار دەکەین، ئێمە چینی مامناوەندمان ڕزگار دەکەین. کاتی ئەوە هاتووە لاپەڕەیەکی نوێ هەڵبدەینەوە. بەڵام بە گوتەی بەرپرسانی ئەمریکا رووسیاش بەشداری ئەو کێبڕکێی کردووە. بازنەی ناوەندی سەرۆک ڤلادیمیر پوتین لەوانە سێرگێی کرینکۆ کۆمپانیەکانی پەیوەندە گشتیەکانی رووسیایان ئاراستە کرد بۆ پەرەپێدان بە زانیاری چاوەشەکاری و ڕاپۆرتەکانی کە لەلایەن دەوڵەتی رووسیاوە سەرپەرشتی دەکریان وەک بەشێک لە بەرنامەیەک بۆ کاریگەریکردنە سەر هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2024دا. بە جۆرەی تۆمەتبارکردنی ئەمریکا بەشێک لە پلانەکە بریتی بووە لە لاساییکردنەوەی دەیان ماڵپەڕی هەواڵ بۆ ئەوەی لەبارەی پرسە گرنگەکانەوە کاریگەری بکەنە سەر چۆنیەتی بیرکردنەوەی دەنگدەرانی ئەمریکایی. پێدانی میلیۆنان دۆلار بە ئەمریکایە بیاگاکان بۆ گەیاندنی پامی کرملن بۆ کاریگەرکردنە سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا و بنکۆڵکردنی دیموکراسی. رووسیا ئەو تۆمەتانەی ڕەت کردوێتەوە. ئەمە ڕقوکینەیە لە رووسیا، ئەمە هێرشکردنە سەر ئازادی ئاخافتنە، ئەمە جیاکاریە و ئەمە قێزەوەندترین گەمەکانی ئەمریکا و دەوڵەتی قوڵە بۆ ئاراستەکردن لە کاتی خولی هەڵبژاردنەکەدا. بەرپرسانی ئەمریکا ئەم نکۆڵیکردنانەی رووسیا بە مایی گاڵتەجاری دەزانن. ئێمە لەم خۆلەی هەڵبژاردندا شارەکی ڕوو لە زیادبوو شەڕانگیزانەی ئیرانمان بەدی کردووە، لەوانە شارەکەەکانی راپۆرتکراوی ئەم دوایانەی لەلایەن ئێرانەوە بۆ لەوازکردنی هەڵمەتی هەڵبژاردننی سەرۆکترامپ و بۆ ڕێگەریکردن لە دەرەنجامێکی هەڵبژاردن کە بە پێشەوانی بەرژەوەندیەکانی خۆی دادەنێت. بەرپرسانی هەوڵگری ئەمریکا دەڵێن چینیش هەڵمەتێکی ئەسبچووکی سۆشیال میدیایی بەڕێوە بردووە کە بە مەبەستی زیان گەیاندنە بەو کاندیدانەی وا بڕوا دەکرێت دژایەتی بەیژین بکەن. من پێم وانییە هەتا ئێستا ئەمە لە ڕاستیدا بەرەو پێشچوونی ڕاستەقینەی بەدەستهێنابێت وەک پرسێکی سەرەکی کە زۆربەی دەنگدەرانی ئەمریکایی بە دوواداچوونی بۆ بکات، بەڵام بەڕاستی گرنگکە بۆ دەنگدەران کە لەوە تێبگەن کە چی ڕوودەدات و چۆن ڕەنگە وەک دامەی بچووکی شەترەنج وابن. ئەمە ژوا لە ئەمریکایەکان دەکات کە بیر لە زۆر شت بکەنەوە لەو دەمەی خۆیان بۆ چوونیان بەرەو سندوقەکانی دەنگدان ئامادە دەکەن. سمکۆ عەزیز بۆ راپۆرتی جێف سێڵدن دەنگی ئەمریکا.